بەنای خوای گەورە میهرەبان زۆر زاران خەڵک بە تایبەتی ئێستا گەیشتە ناو چینی ڕۆشنبیران و نوخبەی ڕۆشنبیران زۆر زارن دەڵێن باشە ئێمە بۆچی بچین ناو هەڵبژاردن بۆچی کارتی بایۆمەتریمان تازەکەینەوە چی هەڵبژێرین هەموو وەکوێکن هەموو یەک خراپن زۆربەی بۆ خەڵکەی دەچیتە ناو پەرلەمان ئەو حزبانە ئەو گروپانە ئەو لیستانە هەموو بۆ دەستکەوتی شەخسی و مادی و حزبی خۆیتیان خزمەتی خەڵک ناکەن هەمووی وەکوێ خراپن بەڕاستی ئەوە نەزرێکی دیستۆپیایە بە پێچەوانەی یوتیوبە یوتیوبە پێی وایە کەوا کۆمەڵگە هەمووی باش و مەدینەی فاضیلە و شارێکی خۆشگوزەران و ڕازگۆنە دیستۆپیا بە پێچەوانی ئەوە پێی وایە کەوا کۆمەڵگەیەکی خراپ فاسید مفسیدە و بە هیچ شوێک هیوا و ئاواتی لێ هەڵناچندرێ ئەو خەڵکە هەمووی خراپە هەموو لە دوای بەرژەوەندی خۆی بەڕاستی ئەو زۆرە بۆ چونانە بۆ چونی زۆر هەڵانە تەنانەت پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێک دەفەرمێن قال هلك الناس فهو أهلكهم لە ڕوایەتەشتر دەڵێ فهو أهلكهم ئەوە نیشانە ئەوەیە کەوا ئەو خەڵکانی کەوا دەڵێ کۆمەڵگە خراپە خەڵک خراپە پەرلەمانتاران هەمویان وەکوێ خراپن هەموو حزبەکان ڕاز ناکەن لەگەڵ کۆمەڵگە درۆ دەکەن ئەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر بەڕاشکاوانە باسی دەکات دەڵێ ئەوەی کەوا پێی وابێ کۆمەڵگە هەمووی خراپە ئەوە بەڕاستی خۆی خراپترینیانە یان خۆی بۆتە هۆکاری بە خراپکردنی کۆمەڵگە ئەوە نیشانەوەیەکەوە خەڵک بە کەمزان خەڵک بە خراپزان بەڵام خۆت لە بەرزترین ئاستی ڕۆشنبیر و بەرزترین ئاستی باشی و چاکەکاری و چاکەخوازی دەبین تۆ خەڵکیش لەو پەڕی لە ڕوچووە لە خراپە و خراپەکاری ئەو بەڕاستی ئەو زۆرە ڕەشببینیە و دیستۆپیایە زۆر هەڵەیە و نە لەگەڵ پرینسیپە نیشتیمانەکان دێتەوە نە لەگەڵ پرینسیپە کۆمەڵایەتەکان دێتەوە نە لەگەڵ بەها کۆمەڵایەتە بەرزەکان دێتەوە نە لەگەڵ ڕوحی ئاینیش دێتەوە وەکو باسمان کرد بۆیە ئەوەی کەوا پێی وابێکەوە لە 6 ملیۆن کەس ناتوانێت 6 کەسی باش هەڵبژێرە لە هەڵبژاردننی داهاتوو بەڕاستی دەبێ مراجعەیەکی خۆی بکاتەوە زۆرێکە لە نەخۆشی نەفسی کەوا پێی وایە هەموو خەڵکی خراپە تەنها خۆی باشە و ئەگەر دەڵێن با ئەو کەسانەکەەوە خەڵکیان هەموو پێ خراپە بەڵام خۆیان پێ باشە با 3 کەس 6 کەسیان وەک خۆیان بدۆزنەوە باش با بتوانن لیستێک بۆ خۆیان دروستکەن بتوان خزمەتی خەڵک بکەن و بدنە نوێنەی ڕاستەقینی خەڵک بەڵام تەنها قسەکردن و خەڵک بە خراپزان و خەڵک بە کەمزان خۆت لە ئاستێکی بەرز ببینیەوە ئەو بەڕاستی هەڵەیەکی کوشندەیە پێویستە مراجعەی خۆیان بکەنەوە زۆرە کەسانە